يوربيتش هو طبيعة كردستان فرقة إيش طبيعة دورماندورو أو تشتكي عن الجونة وتشجيع كابو خالكي وقتي بيني أو كردستان شاية هنجونة أم حسكي يعني بلو عالم بيني أو يعني إقليمك يقولك جونة ودعم سياحتي بو إقليمك كين اول سالانه پیشنگاه کوسومه هی و خوانه که جی بوم قناغ دوی تخینین مادت بجن فریهند او جی وکی مادت هنر جوان یعنی مادت تخطیط تین اول ماده رنگیه دست پید کتش رنگت آوه و پشتی اینگه خلاص بیتش رنگ کوالت مازن او کوالن زیدی وانه سر تراث ما یعنی کلتور ما که دچار شد وی کلتوری دوباره اعاده کرده و بس صیغت که نیتر یا جوانتر وقتی بیشتر رنگ توینه هزراویت سپاسی تیمی ڕاگەاندن دەکەین سپاسی تیمی کەناڵی 24 دەکەین کە هەمە هاوکارمان بوون و لەگەر بەشتی تیمەکانیکەی ڕاگەاندن بۆی ئەم زانیاری و ئەم چاڵاکانە و ئەم ئیڤێنتانەی کە زانکۆکان دەکەن بە خێرایی بگاتەوە دەرەوەی زانکۆ ئەمە زۆر باشە بۆ ناساندنی ئێمە زانکۆ هیوادارین هەم ئەم پەیوەندی بەردەوام هەم زانکۆمان بتوانین کاری باشتر و چاتر پێشکەش بکەن مادەم ئێوان لەم تیم لەم لایەنانە هەڵبژاردیا وەک تیمی ڕاگەاندن کە لێرە سوپاسپێزانیتان بدرێتێ دڵنیان کە هەڵسەنگاندنیشی باشە بۆ کرد لەبەرامبەر ئەو کار و چالاکیانەی کە میدیای کوردستان 24 لە سنووری شاری کۆیە و بە تایبەتی لە زانکۆی کۆیە ئەنجامی داوە بۆ ڕێزگرتن لەو کار و چالاکیانی کوردستان 24 ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە سەرۆکایەتی زانکۆی کۆیە هەستا بە خەڵاتکردنی بەشێک لە کارمەندانی کوردستان 24. Он может быть и в России, и не в России. У него такая еще шея. Моя Катюша очень любит. Мы тогда Егора подождем, точнее не подождем, точнее не Она очень любит спать. Я являюсь арт-менеджером семейного парка «Сказка», занимаюсь организацией мероприятий, которые находятся здесь. И сейчас позади нас проходит фестиваль сказок. Это открытие летнего сезона нашего парка. Мы сейчас представляем не только коллективы, которые выступают у нас, а это лучшие коллективы, которые являются лауреатами международных конкурсов и являются победителями во многих номинациях и выступали в различных крупных площадках Москвы. Очень классный сегодня день, солнечный, яркий, кругом счастливые лица, дети, их родители, все здесь собрались и чувствуется какое-то единство людей, потому что у всех на душе лето. Спасибо огромное организаторам всего этого, то, что есть такие люди, и безумно рада быть частью всего этого.